عزیزان خۆشەویستان هونەر دۆستان وا دیارە ئەم شەو هەڵدەستین بۆ نەوارێکی خنجیلانە و قەشەنگ ئەم نەوارە ئەم دانیشتە ئەم قەعدەیە بە سەرپەرشتی شێخ سەعیدی خۆشەویست لە مەزرعەکەی شێخ سەعید خۆشەویست دانیشتوین پێشکەشی دەکە بە لێدەوانی هەمزە سێوێ و تاکسیپانی هەمزە سێوێ میوانە خۆشەویستەکان لێرە تەشریفیان هەیە کاکە حەمەی کاماڕۆ و ڕەنزۆی ئاسایش حەمەی حاجی و خارەهیوای بەرز و بەڕێز ئاشناتان دەکەین لەگەڵ تیپی مۆسیقای هێمن لەسەر ئۆرگ مامۆستای خۆشەویست هێمن شەریف کوردستانی بە سازە خۆشەکەی کاکە حەمەی مەلازادەی خۆشەویست کامێرەوانی بەڕێز کاکە هەڵمەتمەندشی بەڕێز ئەسڵی وێنەگرتی مانگە دەکەوێتە برای بەڕێزم کاکە هەڵمەندی خۆشەویستە ئەم شەو لە بەرواری 19 لەسەر 19 لەسەر 6 2020 ئەم نەوارە بەڕێوە دەسێ برای بسووکتان بە گۆرانی لە خزمەتاندام ئێستاش با بچین لەسەر پرۆگرامی تیپی مۆسیقا و فەرموون دوای ئەوانە کەتکە سەودا ژێرم دیار نییە بێریڤان بێریڤان بێریڤانم پرسیار داکەم جوابی نییە بێریڤان بێریڤان بێریڤانم پرسیار داکەم جوابی نییە بێریڤان بێریڤان بێریڤانم گریانم بین با کۆڵ گریام بێریڤان بێریڤان بێریڤانم سەڵتا ژینی لێکدا بێڕان بێریڤان بێریڤان بێریڤانم سەڵتا ژینی لێکدا بێڕان بێریڤان بێریڤان بێریڤانم نەگەیشتم پێت نەتێگەیشتم لێت نەتێگەیشتم لێت نەگەیشتم پێت
نتێگەیشتم لێت عاشق لە مەزیاتر بە شەمسی بێ بە شەمسی بێ عاشق لما زيادر بشميتي بي نقايشتم بيك نتقايشتم ليت عمل الشيدا وشيت ديسا شوهات بوحاوينا بريفان 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 عالم سوتا لا لا لينا بريفان 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 عالم سوتا لا لا لينا بريفان 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 بيريفان بيريفان بيريفان